ڕشتەی مرواری نووسین و ئامادەکردنی عەلادین سەجادی. ئەم بەرهەمە لەلایەن دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کوردستانەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. بەرگی یەکەم. قسەی نەستاق. لە بەغدا لە مزگەوتێک نوێژی خەوتنانمان بە جەماعەت کرد. پاشان خەڵکەکە بەرەبەرە دەرچوون، ماینەوە سەر 4 کەس. یەکێک لەم 4 کابرایەک بوو خەڵکی عەفەر بوو. هاتە وەختی دوعاکردن دەستی بەرز کردەوە وتی: خوایە لەم 4 خۆش ببە، ئەوانی تر کەیفی خۆتە. لە پاشا پێم وت بۆ جوادوت، ئەی خەڵکەکەی تر وتی: چاویان دەرێت، بۆز من پشتە ماڵەی ئەوانم بۆیان بپاڕێمەوە. قوتوجگەرەیەکی داری دەستکردی سنەم هەبوو، وێنەیە بۆ عەلی سینای لەسەر هەڵکەنرا بوو. لە بنەکەشیەوە نووسرا بوو: فەیلسوفی شەرق. کوڕێکی نەخوێندەواری خەڵکی سنە هاتە لام کە ناوی باقر بوو. وێنەی سەر قوتوەکەی چاو پێکەوت، وتی: ئەوە کێیە؟ وتم: ئەوە نووسراوە فەیلسوفی شەرق ئەبوو عەلی سینا. وتی: قوربان فەیلسوف یانی چی؟ وتم: یانێ ورد بین و زۆر شارەزا لە هەموو کون و قوژبنێکی حیکمەت و عیلمە. تۆزێ سەری داخست و لە پاشا وتی: قوربان جا بێژە فرەزان، ئیتر ئەمەی بۆ چەس. کابرایەک هەبوو زۆر لە سەگە ترسا، تەنانەت لە تووتە کۆڵەیەکی شەرە ترسا. پێیانەوت: کابرا ئاخر تووتێک چییە تۆ لێیە ترسی؟ ئەیوت: من لە خۆی ناترسم، لەوە ترسم کە گەماڵ خەبەرەکاتەوە. یەکێ لە پاشاکانی عەجەم لە زەمانی زوودا فەرمانی دابوو: هەرچی بەگزادەی هەورامی هەیە بیانگرن و چاویان هەڵکۆڵن. بەگزادەکانیان گرتبوون، خستبوونیانە ژوورێکەوە. خۆشی لە سەربانێک ڕاوەستا بوو، سەیریەکردن. لە ناکاو لە ناویانە کابرایەکی ڕووتەڵەی زلشڕی بەرچاو کەوت، بانگی کرد: بۆم بێنن. کە بردیان لێی پرسی: کوڕە کابرا تۆیش بەگزادەیت؟ ئەویش وتی: قوربان بۆ چاو هەڵکۆڵین بەگزادەم، ئەگینا تا ئێستا هەر کۆڵەداریان پێکێشام. پاشا کە وەڵامەکەی پێسەیرە بێ بەڕەڵایەکە.